لاورز بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی ئاوکار ماتوێنێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شارەی تیکاب. دۆخی خراپی تەندروستی متەلیب ئەحمەدیان لە زیندان. کۆچی دوایی پسپۆڕێکی پزیشکی ژارایی کراو بە بۆمبی کیمیایی سەردەشت لە ئەمریکا. کۆبوونەوەی چالاکانی مەدەنی و سیاسی باکووری کوردستان دژ بە لەشکەرکێشیەکانی تورکیا. یان لەدەستانی دوو هاوڵاتی لە بۆردومانی شیلاتزێ لەلایەن تورکیا. بارودۆخی خراپی زیندانیان لە بەندی ژنانی بەندیخانەی بروجێر. مانگرتن لە خواردنی حەوت دەست بەسەرکراوی شۆڕشی ژینا لە زیندانی ئەهواز. و چوونە سەرەوەی نرخی خانوبەرە لە تاران. درێژەی هەواڵەکان. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شارەی تیکاب. ڕۆژی سێشەممە 26 پوشپەڕ ئەسعاد کاکە لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا لە شاری تیکاب بۆ جارێکی دیکە لەلایەن ئیدارەی تلاتەوە دەست بەسەر و پاژە شکنجا ڕەوانەی دادگا و لەوێەوە بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. بە پێی زانیاریەکان ئەسعاد کاکە لە یەکێک لە شەقامەکانی تیکاب بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و لە حاڵێکدا دەموچاوی هەموو بەهۆی ئەشکەنجەوە بریندارکرا بۆ ڕەوانەی دادگای ئینقلاب و لەوێەوە بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. ئەو شارۆمەندە ڕۆژی 12 ڕەشەمە 1401 لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژینا دەست بەسەر و پاش 3 مانگ بە دانانی وەسیقەی 3 ملیارد تمەنی ئازاد کرا. دۆخی خراپی تەندروستی متەلیب ئەحمەدیان لە زیندان. متەلیب ئەحمەدیان بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین وێڕای خراپی دۆخی تەندروستی لە دەستڕاگەشتن بە دەرمان بێبەش و گیانی لە مەترسی جددیدایە. متەلیب ئەحمەدیان نەخۆشی فەتخ و شێرپەنجەی ڕێخۆڵەی هەیە و پزیشکانی دەرەوەی زیندان بڕیاری ئازادیە و بەندکراوە بە 5 ملیارد تمەن وەسیقەیان داوە، بەڵام بەرپرسانی زیندانی ئەڤین لەگەڵ ئازادی یان پێدانی مەرەخەسی دەرمانی بۆ بەندکراوە سیاسیە دژایەتی دەکەن. متەلیب ئەحمەدیان ساڵی 1389 هەتاوی دەست بەسەر و لە پەروەندەیەکدا بە تۆمەتی بێبنەمای ئەندامەتی لە یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕەژیم بە 30 ساڵ زیندان و لە دوو پەروەندەی دیکەدا بە تۆمەتەکانی هاوکاری لە کوشتنی بانقەستی دوو کەس و بەزاندنی نایاسایی سنوور بە 9 ساڵ زیندان و پەرداختی دیە مەحکوم کرابوو. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا بە سەختی ئەشکەنجە و تا بە ئەمڕۆژ تەنیا بنەماڵەکەی هەزینەی دەرمانیەکانیان پەرداخت کردووە. کۆچی دوایی پسپۆڕێکی پزیشکی ژارایی کراو بە بۆمبی کیمیایی سەردەشت لە ئەمریکا. لە ڕۆژانی ڕابردوودا دکتۆر هێرش ئەمینی مامۆستای ئێپیدمۆلۆژی و بێهداشتی گشتی زانکۆی نیویۆرکی ئەمریکا پاش چەند ساڵێش وازاری برینەکانی سەردەمی کیمیابارانی سەردەشت بەهۆی نەخۆشیەوە گیانی لەدەستە. ڕۆژی حوتی پوشپەڕی ساڵی 1366 هەتاوی شاری سەردەشت لەلایەن ڕژیمی بەعسی عێراقەوە کیمیاباران کراو بەهۆیەوە 8024 کەس ژاراوی و 100 کەس گیانیان لەدەستە. دکتۆر هێرش ئەمینی یەکێک لەو بریندارانە بوو کە باوکی لە کیمیاباراندا گیانی بەخت کرد بوو. ناوبراو درێژەی بە پرۆسەی خوێندندا و پاش وەرگرتنی کارناسی ئەرشەدی ئیپیدمۆلۆژی لە زانکۆی تاران دکتۆرایە بواری لە وڵاتی سوئیس وەرگرت و ماوەیەک لە زانکۆی دانمارک وەک مامۆستا وانەی بە خوێندکاران دەوتەوە. دکتۆر هێرش 200 مەقالەی لە ژۆرناڵە پزیشکیەکانی جیهان هەیە و بۆ ماوەیەک وەکو مامۆستای زانکۆی نیویۆرک خزمەتی بە کۆمەڵگەی پزیشکی کردووە. ئەو مامۆستا زەحمەتکێشە پاش 37 ساڵ بەهۆی کولانەوەی برینەکانی سەردەمی کیمیابارانی سەردەشت ماڵاوایی لە ژیان کرد. کۆبوونەوەی چالاکانی مەدەنی و سیاسی باکووری کوردستان دژ بە لەشکەرکێشیەکانی تورکیا. ڕۆژی چوارشەمە 27 پوشپەڕ کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و سیاسی باکووری کوردستان دژ بە هێرشەکانی تورکیا بۆ سەر باشووری کوردستان کۆبوونەتەوە. ئەو کۆبوونەوە کە لەلایەن حیزبی دەبەپا بزوتنەوەی ژنانی ئازاد و حیزبی دموکراسی و بەرابەری گەلان ڕێکخرابوو بە بەشداری خەڵکی ئازادیخوازی باکووری کوردستان بەڕێوە چووە.
بەشداربوونی و چالاکیە وێڕای شەرمەزارکردنی لەشکەرکەشیەکانی ئەرتەشی تورک بۆ سەر باشووری کوردستان خوازیاری کۆتایی هێنان بۆ داگیرکاریە بوون. یان لە دەستانی دوو هاوڵاتی لە بۆردومانی شیلاتزێ لەلایەن تورکیا. بەیانی ڕۆژی پێنجشەممە 27 پوشپەڕ فڕۆکەکانی دەوڵەتی تورکیا ناوچەی شیلاتزێیان بۆردومان کردو بەهۆیەوە دوو هاوڵاتی گیانیان لەدەستە. بە پێی راپۆرتی میدیاکانی هەرێمی کوردستان، دوو کەس کە بۆ کاروباری مێشە هەنگ چوبوونەتە ناوچەی شیلاتزێ لە بۆردومانی تورکیا گیانیان لەدەستاوە کە ناسناویەکیان عوسمان ڕەشدی مەروانسی تەمەن 32 ساڵ و پێشمەرگە بووە، بەڵام ناسناوی و گیانبەختکردووی دیکە هێشتا ئاشکرا نەکراوە. ناڕەزایەتی خەڵکی ناوچەی گەشتیاری خۆمس لە خەڵخاڵ. ڕۆژی چوارشەممە 27 پوشپەڕ دانیشتوانی ناوچەی گەشتیاری خۆمس لە شارستانی خەڵخاڵ دەست بە تێکدانی ژینگە و سروشتی ئەو گوندە توریستیە ناڕەزایەتیان دەربڕی. بەشداربوونی و کۆبوونەوە ناڕەزایەتی خۆیان لە ئاسپێدانی ڕانتی حکوومەتی بە ژمارەیەک شرکەتی خسوولەتی و کەسایەتی سەربەڕژیم بۆ لێدانی پڕۆژەی گەشتیاری و تێکدانی سروش نیشاندا. ناڕازیان داوایان لە دەوڵەت کرد کۆتایی بە داگیرکردنی لە وەرگە و زەوی گوندنشینان بهێنێت و ڕێزیان لێ بگرن. بارودۆخی خراپی زیندانیان لە بەندی ژنانی بەندیخانەی بروجێرد. ڕۆژی چوارشەممە 27 پوشپەڕ سەرۆکی زیندانی بروجێرد بە زیندانیانی بەندی ژنانی وتووە کە ئەگەر لە ئێشوازاریشدا بمرێن ڕەوانەی نەخۆشخانەی دەرەوەی زیندان ناکرێن. سەمەد حەیدەری چگنی کە بە کەڵگوەرگرتن لە ڕانتی حەمید ئەلقاسیمێهر و عەبدولحەمید کشوەری سەرۆکی تەواوی زیندانەکانی پارێزگای لوڕستان وەکو سەرۆکی زیندانی بروجێر دیاریکراوە بەندکراوانی ژنی لە دەستڕاگەشتن بە دەرمان بێبەش کردووە و هەڕەشەی لە بەندکراوان کردووە کە ئەگەر لە ئێشوازاریشدا بمرن خاتڕەوانەی نەخۆشخانەی دەرەوە ناکرێت. مانگرتن لە خواردنی 7 دەست بە سەرکراوی شۆڕشی ژینا لە زیندانی ئەهواز. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤیێران 7 دەست بە سەرکراوی شۆڕشی ژینا لە زیندانی شەیبانی ئەهواز ماوەی یەک هەفتەیە کە دژ بە نەڕوونی چارەنووسیان مانیان لە خواردن گرتووە. ناسناوی ئەو 7 بەندکراوە بریتە لە ڕوحڵڵا خوسرەوی، ڕامین محەممەدی، ئەشکان محەممەدی، فەرشید کازمی، ڕەزا کەریم نژاد و هومەن ئەڵماسی. لە هەواڵێکی دیکەدا چالاکێکی مەدەنی بەندکراو لە زیندانی ئێڤین بە ناوی عەبدولعەزیز عەزیمی قەدیم ماوەی 34 ڕۆژە دژ بە سەپاندنی تۆمەتی ناڕەوا بەسەری دامانی لە خواردن گرتووە و گیانی لە مەترسیدایە. چوونە سەرەوەی نرخی خانوبەرە لە تاران. بە پێی دوایین بەراوردەکان نرخی خانوبەرە لە شاری تاران لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا 3 هێندە بەرز بێتەوە. بە پێی راپۆرتی بانکی ناوەندی کۆماری ئیسلامی نرخی خانوبەرە لە باکووری تاران لە متری 30,970,000 تمەنەوە لە مانگی پوشپەڕ 1400 بۆ 85,910,000 تمەن لە جۆزەردانی 1403 بەرز بۆتەوە. بەوتەی هاوڵاتیان نرخی ئاپارتمانێکی 100 متری دووخەوە لە تاران 8,591,000,000 تمەن و بۆ کڕینی ئاپارتمانێکی 8 متری ئەبێ 6,800,000,000 پەرداخت بکرێ. ئامارەکان نیشانیان داوەکە نرخی خانوبەرە بە نسبەت مانگی خاکەلێوەی ئەم ساڵ بە ڕێژەی 5% زیادی کردووە. خۆپێشاندانی خەڵکی باکووری سووریا دژ بە تورکیا و جیبهەتەل نوسرا. ماوەی چەند ڕۆژی بەردەوامە دانیشتوانی شارە داگیرکراوەکانی باکووری سووریا بووەتە گۆڕەپانی خۆپێشاندان دژ بە تورکیا و گروپە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە و ناڕازیان داوای چوونە دەرەوەی داگیرکەران دەکەن. پاشەوەی دەوڵەتی تورکیا و سووریا بڕیاری کۆبوونەوە و ئاسایکردنەوەی پەیوەندیە دووقۆڵیەکانی نێوان هەردوو وڵاتیان دەرکرد، شەپۆلێک لە ناڕازایەتی لە شارەکانی باکووری سووریا دەستی پێکردووە. خۆپێشاندەران داوا دەکەن ئەرتەشی تورکیا خاکی سووریا بەجێ بێڵێت و گروپە ئیسلامگەرەکانی جیبهەتەل نوسرا چەکدانێن و بگەڕێنە وڵاتەکەی خۆیان. خەڵکی باکووری سووریا بەدەست گەندەڵی و سەرکوتگەری گروپەکانی بەناو ئۆپۆزیسیۆن وەزاڵە هاتوون و داوای پەیوەستبوون بە خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان دەکەن. وا دوایین هەواڵمان سەبارەتە بە مانگرتنی کرێکاران لە فڕۆکەخانەی گەورەی ساو پاولۆی بەرازیل. کرێکاران و کارمەندانی فڕۆکەخانەی گەورەی
ساو پاولۆی وڵاتی بەڕێزیل لە ڕۆژی چوارشەمە 27 پوشپەڕەوە دژ بە دۆخی خراپی پیشەیی دەستیانەکار کێشاوەتەوە و مانیان گرتووە. ئەو چالاکیەکە لەلایەن یەکێتی یەکرێکاریەکانی برەزیل ڕێکخراوە مانگرتنەکەی بە جۆرێک سازمانداوە کە زیان بە گەشتیاران نەگەیەنێت و کاروباری فڕۆکەخانە ڕانەگیرێت. مانگرتووان خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بوون و ڕایانگەیاند کە ئەگەر داخوازیەکانیان وەڵام نەدرێتەوە هەموو کاروباری و فڕۆکەخانەیە ڕادەگرن. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا هەرشاد و کامرامە.